ڕۆژ و بەروارەکانی ڕۆژمێری تەمەن پڕن لە مەرگەسات و تراژیدیا و نەهامەتی بۆ میلەتی کورد. هەر ڕۆژە و لە شوێنێک یادی قوربانیدان و دیارنەمانی ڕۆڵەکانی نیشتیمان دەکرێتەوە. نیگار کە خۆی شایەدی بینینی کیمیاباران و ڕاگواستنی خزم و کەسوکاری خۆی بووە، بە چاوێکی پڕفرمێسکەوە یادەوەری پڕ ئازاری کیمیابارانی گوندەکەی بۆ پەیام دەجێڕێتەوە. ئێمە کاکەستەی پێنج چیمان لێمانیدا من باوکم حاکم بوو لێرە، حاکم بوو لە ڕەنەکە بووین، ئەمەش ناودیەکە بوو. لە ناودیەکەیدا تیارەکان هاتن، تارەی سیخوان پێگوت با بزانم کاتە هاتن لە ناودیاندا، هەرچی زەلام و خین بوو هەر کاکۆی کە بەشی لە ناودێ بوو هاتەوە. هاتە من خۆم برایەکەم ئامۆزایەکەم هاتنەوە بە ناو شیمایەکە. ئەم مامەم کەوا دەڵێم ئێستاوە مامە بەخوا تیکەی بەربانگی لە بەر باخەڵا بوو کە دێتە بەر باخەڵی هاتۆ ڕۆژۆکە بشتێنێ. ئامۆزایەکەم کوڕەکەی لە ناو حەوزەکەیا بوو، حەوزی کە دەستنوێژی پێ ئەگرن، ڕێک مامەکەشم پەلەماریدا هەردووشیان بێکەوە کەوتنەوە حەوزە ئاوەکە خنکاون. باوک هاتەوە گوتی وەڵا شیما لە ناودی گۆپتە پەیدا، ئێمە دەڕۆینەوە بۆ لای مام توان ئێوە ئاگاتان لە خۆتان بێ. ئاگریشی بۆ کردینەوە غازێکی هێنا دای ژیراند و بە دیار ئێمە دای ناو کە چیماکە زۆر تەحسیرمان تێ نەکە. ئەو براوە ئەو ئامۆزان هاتنەوە دەبورانەوە هەر پەچیان نەکەوت. من بوو بە هەراوهین مەشینیان هێناوتیان دەی هەمووی دەبێ بڕە، نابێت کەس لێرە بمێنیە، هەمووی پەچی کەوتە بووانی ناودەکە هاتنەوە هەمووی هیلاک بوون. ئامۆزاکەم بەسەر مەشینەکە بورایەوە، ئەمە دە هیلاک دەهێشیان گەلێ گرانە کاکە. من خۆم تەمەنە منداڵیش بوو ئێستاشی لەگەڵ بە ڕۆژنێ بووان نەگیرێ. بەخوا ئەم شەو سێ بەشی شەو ڕۆی ئەم شەو کەوتیانە دە من خۆم لێ نەکە. بەخوا من خۆم ئامۆزاکەم گەلێ خەفەتی لێ خۆم قەت قەلەبیرم ناچێ، ئەمە دە زوام و ئەمە دە چاک بوو. دەهات دەیگوت منداڵەکان بخنچێنن با ئاشکرا نەبین، لە ئەشکەوتا بوون بیلامانە منداڵەکان بخنچێنن با ئاشکرا نەبین، بەزەوەندە ئاشکرا نەبین. قەت ئەو کەلیمەم لەبیر ناچێتەوە، گەلێ سۆی گرامن لە دڵبا. وەڵا کاکە ئاشکرا بووین بوو بە شەڕەتەقە، بوو بە شەڕەتەقە هاواریانەکە داونێنە دەرە چیماتان لێدەین ئەتان کوژین. ئەو هاتە وڵا زەلامەکان چار نەما بە شەڕەتەقە هاتنە دەرەوە. وەڵا هاتنە دەرەوە گوتیان کاکە ژن و پێ و ڕمی قەرار بوو هەر هەمومان ڕمیکەن تاقی نەهێڵن. وەڵاوتیان نە ژن و منداڵم کە دەزیرگۆن نە ژنەکان جیاکەنەوە، ژنەکان ڕمی ناکەین بەس پیاوەکان ڕمیەکەین. بۆ شەوەکەی زەلامەکانیان نەکوشت هێنانەوە لای خۆمان بەیەکەوە بووین هەتا قلێ دەم چاوشتیان شۆری و تکێنانیان خوارد ئەوەندە نانیان خواردە لە لای ئێمە بەخوا چونە نگورە سەلمان زەحمەتی تیکێکیان خوارد بێ ئەوەندەیان خواردە لە لای ئێمە کاکە. وەڵا ئەنجا کۆپتەر هات کاکە تەبلیغی کۆپتەریان کرد، کۆپتەر هات بەخوا ئێستاش ئەوە پیاوەکەم شادە بە ئێرە دەڕۆم بەو جادێ ئەو لا ئەدینم چاوە نوقێنم ئەو کۆپتەرە دێتەوە بەر چاوم کە لە شۆ باوکمی هەڵگرتووە بە خاڵ و بە مام باوک و ئامۆزا و کەس و کار 19 نەفەرمان بەسی خۆمان 19 نەفەر بێ لە ئەمە هی خاڵی باوکە و ئەمە هی کەسی باوکە و ئەمە هی کەسی دایکە و ئەمان حیساب ناکرن کاکە. ئێستاشی لەگەڵ بێ نەختێکیان هێناوە لە چەمچەماڵ نەختێ تابووکیان داپین وەڵا هەبەرن ئەمە بۆ خۆتان قلێک هەڵگرن بۆ خۆتان بەس ئێمە هەر دڵمان قەنەعەت ناکە خۆلی نەنووسرەوە ئەمە فڵاناینەکەی خۆمانەمە نییە ئارە بە ئێستاش بە چاوەڕوانین ئێستاش بەخوا بەحسێ و بیابانەیەکەن دەڵێن ئێمەوا لەوێ چونکە لێمان ئاسەحنێ کاکە هەتا چاوەڕوانی 36 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادی کیمیاباران و ئەنفال. ئێستاش کە سوکاریان ڕەشپۆش و تەعزێبارن لە دووری ئازیزانیان. ڕەبین محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆپتەپە سەر بە قەزای چەمچەماڵ.